ئێرە کۆنفرانسی تێدێکسە لە شاری سلێمانی لەژێر ناونیشانی شکاندنی سنوورەکان. لێرەدا پۆلێک لە کچان و کوڕان بە هەرسێ زمانی ئینگلیزی و کوردی و عەرەبی چیرۆکی ژیانی خۆیان بۆ ئامادەبووان باس دەکەن. کەس بەشداری کردو لە ئیڤێنتەکەیە ئەو کەسانی کە قسەیانەکرد لەم ئیڤێنتەیە وەکو سپیکەر بەشدار بوون باسی ئەو سنوورانیان نەکرد کە لە بوارەکەی خۆیان ئاشکانیانە جا بوارەکەیان فۆتۆگرافی بێ یاخود ئیشی شتی ئینتەرتەینمنت بێ یاخود دیزاین بێ ئەو شتانە. من باسی ئەوەکەم کە ئافرەتیش توانای وەکو پیاوە ئافرەتیش دەتوانێت ئەو ئیشە بکە کە پیاوێکە بەڕاستی هیچ شتێک بێکەم و کوڕی نییە و هیچ شتێکیش یەکسەر ناوگەێنێتە تۆ بێ لە ئەوڵەوە دەست پێ بکەیت و تووشی زۆر شتی خۆش و ناخۆشی شەبی بەڵام ئیشێک کە جیاواز بێ و تۆ بتێ بیکەی سەرەتا تەوان تووشی قسە و ڕەخنە و شتی زۆر ناخۆشەبی بەڵام مهمێتی ئەو ئیشە لەوەیە کە تۆ کۆڵ نەیشکە کە کۆڵە یعنی هیچ نەکردو. ئەم چیرۆگێڕانەوەیانە کە لەلایەن سپیکەرەکانەوە کە لەژێر ناونیشانی شکاندنی سنوورەکانە ڕێگەیەکی زۆر باشە بێ بۆ ئەودیەنسەکانمان بۆ ئەو کەسانی گوێگری ئەم جۆر ئیڤێنتە ئێمە بن فێری ئەوە بن کە چۆن ئەم سنوورێنە شکێنراون ئیسفادەی چییە بۆ کۆمەڵگا ئیسفادەی چییە بۆ تاکی ناو کەسی عێراقی. ئامادەبووانی کۆنفرانسەکە بە سەرسامیەوە لە چیرۆکی ئەو گەنجانەیان ئەڕوانی و پێیان وابوو کە چالاکی لەم شێوەیە هانی گەنجان ئەدا زیاتر پشت بە خۆیان ببەستن ئەویش لە ڕێی گوێگرتن لە چیرۆکی ئەوانی ترەوە. ئێڤنتی وا هانی گەنجەدا بتوان چیرۆکی خۆیان باز بکەنە سەر ستێج خۆتە زانی ئێمە گەنجی ئێمە زۆر شەرمیانێ لە سەر ستێج ناتوانن ئەگە چیرۆکێکی جیاوازیشان هەبێت لە ڕۆیان نایە باسیکەن بەس کە ئەبینن خەڵکی تر ئەو چیرۆکە جیاوازانیان هەیە بیرەکەنەوە لەن ئێمەش بمان هەیە بکەین ئێمەش ئەتوانین چیرۆکی خۆمان باسکەین لەگەڵ خەڵکە باسیکەین کە خەڵک لێمان تێگەن لە ڕێی ئێڤنتانەوە توانم بڵم کە خەڵک زۆر ئاشنا بێ بەو شتانە ئاشنا بێ بە ئایدی تازە کە فێرە بێت ئەڵێن سنووریان شکانەوە ئێمەش سنوورەشکەین ئێمەش ئەتوانین باسیکەینەوەکەوان. بۆ یەکەمی جا لە شاری سلێمانی کۆنفرانسی تێدێکس لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ڕێکخرا ئەو کەسانی لێرە وتارەکانیان پێشکەش کرد لە کوڕان و کچان لە زمان و کلتورە جیاوازەکانی عێراقەوە چیرۆکی سەرکەوتنی خۆیان و ئەو قورساییانیان باس کرد کە لە ژیاندا ڕوبەڕوویان بۆتەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.